خۆم تەرخان کرد گوتم بۆ ئەو یاریە تایبەت دەبم بە هاندەران وێنێکی من ببتە سمبولێک مەسەن بوو کورد و کوردستان و یانێکی کوردی بۆ هەموو جیان بناسرێت بەس ئەو یانانە کە فۆتۆگرافیان هەیە قەدریان بزانن ئەو وێنێ ئیش خۆی دەکەتن یعنی دەتناسێنی بە هەموو جیهان. بینێرانی پایتەخت میدیا سڵاتان لێبێ ئەو کاتتان باش. ئەم وێنەی کە دەیبینن ئەمە زاخۆ و تەواوی کوردی بە جیهاند ناساند. بەڵام تاوەکو ئێستا ئێمە پرسیارمان نەکردووە کە ئایا چ کەسێک یاخۆت چ وێنەگرێکی کورد ئەم وێنەی چرکاندووە. ئێستا کاک سەبور لامانە و میوانی ئێمەیە لە پایتەخت میدیا لەسەر ئەو بابەتە گفتوگۆی لەگەڵ دەکەین. کاک سەبور ئەگە بیت ئێرە سپاس بۆ ئەو دەرفەتە بەخێر بێ بۆ پایتەخت میدیا. ئەگەر باسی چیرۆکی ئەم وێنەیەمان بۆ بکەی کە چۆن بۆ ئەم وێنەیە چرکاند و ئێستا هەم زاخۆ و هەمیش کوردی بە جیهان ناسان. پێشەکی زۆر سپاس بۆیەوە بەڕاستی بەنسبەت ئەو وێنەی ئەمە بۆ یاریەکان مەسەلەن تەمەشە بەرنامە و شێوازی ئیشکردنی هاندەران و یانەکان دەکەین کە مەسەلەن بەرنامەچیان هەیە خاستن تایبەت بە زاخۆ زۆر تەرکیز دەکەینە سەر هاندەران هاندەر مەسەلەن یاری بۆ یاری شتی تازە دەکەن بۆ ئەو یاریەش تقریبان 2 ڕۆژ 3 ڕۆژێک بوو ئاگداری ئەو وەزعی بووین کە ئەو شتەی دەکەن ئەو بۆ خۆم تەرخان کرد گوتم بۆ ئەو یاریە تایبەت دەبم بە هاندەران مەسەلەن فۆتۆستۆرێک لەسەر هاندەران دەکەم وێنە یاریزانانیش دەگرم بەس زیاتر تەرکیزەکەم لەسەر هاندەر بێ. ئەو کچەی کە لە وێنەکەدا دیارە چۆن بوو کە ئینسێرتت کەوتە سەر ئەم کچەیە و دواتر دەنگی دایەوە؟ ئەو کچەی بەنسبەت ئەو وێنە ئەوە کاتی کۆتایی ینی یاریەکەی بوو کۆتایی یاریەکەی بوو مەسەلە زاخۆ لە وەزعکی باش نەبوو بیدایەتەکە یاریزانیشی دەرکرا بوو ئەوە بوو هاتۆ ناو ڕتمی یاریەکەی لە یاریەکە 4 گۆلی کرد ئەو بۆ هاندەران زۆر گروتینێکی خۆشیان هەبوو کە یاریەکەی بردەوە 4 گۆلی کرد ئەم نزیک وان بووم لە نزیک وان بووم ئیشم هەر تایبەت دانابوو بۆ وان ڕاستی ینی کە ڕۆژی چوو بووم ئیش بکەم لەسەرەوان لەسەر هاندەران لە ناو یاریگە ینی یاریزانەکان زۆر احتیفال و شتیان کرد بەس ئەم تەرکیزم کرد بۆ سەر ئەو هاندەرانە ئەو بوو کە نێزیکیان بووم کە یاری خلاص بوو هەموو ینی دڵێکی زۆر پڕەوە ینی زۆر بە خۆشیێکی ینی دەست خۆیان بڵند دەکرد و باسی 4 گۆلەکەیان دەکرد. تۆ وەکو وێنەگرێکی کورد تا چەند دڵخۆشی بەوەی کە ئەم وێنەی بەڕێستان دەنگی داوەتەوە و بۆتە سمبولێک هەم بۆ یانەی زاخۆ هەمیش بۆ کورد؟ بۆ من ڕاستی شانازیە وەکو کوردێک دوای وەکو وێنەگرێک ڕاستی شانازیە بۆم کە مەسەلەن وێنێکی من ببتە سمبولێک مەسەلەن بوو کورد و کوردستان و یانێکی کوردی بۆ هەموو جیان بناسرێتن یعنی بۆ من شانازیە ڕاستی. ئەو کامێرەی کە وێنێت پێچرکان چ جۆرە کامێرای؟ کامێرەی کانون بۆ ئارسری. بڕیارت داوە چی لەم کامێرای بکەیت بیکەیتە ئەرشیف یاخود پێشکەش بە یانەی زاخۆ بکەیت؟ واللهی هەتا ئێستا ینی هیچ بەرنامە و شتێکم نییە بەس یان شتێک بێتە ڕێ لە خزمەت دەبم. ئەگەر ڕاستیت بوێتن مەسەلەی فرۆشتن ینی ئەو شتە ڕاستی نابی بفرۆشرێ بەس هەندێک جار هەیە لە دەست ینی ئینسان نیە زروف و ئیمکانێت ها هەندێک جار هەیە وەزعەکە وە دەکەتن کە تو شتێکی بفرۆشێتە وەزعەکەت هەندێک مستەقەر بیتن حتمەن ئەگەر کەسێک بێتە خەت دەیدەم پێشەکی زۆر پیرۆزبایی لە هەموو تاکێکی کوورد دەکەم لە هەموو دنیای پیرۆزیان بیتم بەڕاستی ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە پەیامیشم بۆ یانەکان یانی ڕاستی تایبەتە بۆ یانەکان ئێستا هەموو یانەکان فۆتۆگرافیان هەیە باوەڕتە بێ هەندێک نادی هەیە لەوانەیە فۆتۆگرافی نەبیتن بەس ئەو یانانە کە فۆتۆگرافیان هەیە قەدریان بزانن یعنی باشە بۆ قەدریان نازان ینی ئەو وێنێ ئیش خۆی دەکەتن یعنی دەتناسێنی بە هەموو جیهان قەدری فۆتۆگرافی بزانە یعنی دەستی پێ بگرە کە بزانە داوای شتێکی دەکەتن بۆی بکەن باشە مەسەلەن بودجەکی زۆر کەم دەتوانی کەرستەکی بۆ فۆتۆگرافەکە دابین بکەی بۆ مەودە نزیکەی 10 ساڵ بۆ 15 ساڵ دەتوانی باشترین وێنەی بگری یعنی ئەو 15 ساڵە یعنی ڕاتبی یەک مانگی یاریزانێکی احتیاجیشە ئەساسیش نییە هەنی دەبێت قەدریان بزانن بەڕاستی.
کۆتایی ئەم چاپێکەوتنەمان دەمەوێت باسی فۆتۆگرافەرم بۆ بکەی ئێمە لە ناو میلەتی کورد فۆتۆگرافەری ئەوەندە زیرەکمان هەیە کە لە بچێتە یانە ئەوروپیەکان کە کاریان لەگەڵا بکە حتمما هەمانە بەس بەڕاستی پێویستیشە فۆتۆگرافەکانی خۆمان ئێتیمان بە خۆیان بدەن یعنی بەس تەرکیز نەکەنە ناو کوردستان و عێراق هەوڵدەن ئیشەکانیان ببەنە دەرەوەی عێراق یانەی زاخۆ پەیوەندی بە جەنابتەوە کردووە لەسەر ئەم وێنەیە و دوای ئەوەی کە ڕاگەیەندرا کە بووتە باشترین هاندەر لە جیهاندا نه هەتا ئێستا نەیان کردووە بەس دە ڕۆژێک پێش ئێستا سەرۆکنادی قسەی لەگەر کردم دەستخۆشی و شت بوو باسی شکر گوتی داوەتت دەکەم و دەبی بەیەکنەوە بەس هەتا ئێستا بۆ ئەو ڕوونە لەوانێ مەشغوڵیش بنشتیوە نەداوە کە کامێرات بە هەدیە پێشکەش بکات یاخود بۆت بکات بەجددی هەتا ئێستا دەرفەتێک نەبوو قسەشمان لەسەر نەکردو نازم بوو دواتریش چی دەبیتن ئێستا تەنها داوەتەکەی هەتا ئێستا بەس داوەتەکەی ئەویش دە ڕۆژ تقریبەن دە ڕۆژێک پێش ئێستا باس کرد زۆر سپاس سەلامەت بەڵێ بینەرانی پایتەخت میدیا مەخسەکانی بەڕێز کاک سەبور بوو کە ئەم وێنەگرەی ئەم وێنەی چرکاند کە بووە سمبولێک هەم بۆ یانەی زاخۆ و هەمیش بۆ کورد لە تەواوی جیهان کە کوردی بە جیهان ناساند